دیارە کۆبوونەوەی ئەمڕۆ پێشتر لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەمان کردەوە پێمان باش بوو کە لیژنەی دانووسانکار لە حکوومەتی هەرێمی کوردستان بێنە پەرلەمانی کوردستان لەو کۆبوونەوەیە لەسەر ڕوونکردنەوەمان لەسەر چەند خاڵێک بنێ کە یەکەم وردەکاری ڕێکەوتنەکەی نێوان هەرێمی کوردستان و بەغداد و هەروەها پشکی هەرێمی کوردستان لە بەغا چەنە بێ و چۆنە بێت و هەروەها مەسەلەی پرۆژەی بودجێ هەرێمی کوردستان کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەرچاوڕوونی دەستکەوتووە بەوەی کە لەگەڵ ڕێکەوتوین پێویستە کات حکوومەتی هەرێمی کوردستان پەلە بکات لە ناردنی پرۆژەی بودجێی هەرێمی کوردستان بۆی هەرێمی کوردستان لەم ساڵا بێتە خاوەنی قانونی بودجە دیارە کۆبوونەوەکە بە ئامادەبوونی وەفدی دانووسانکار بە سەرۆکایەتی بەڕێز کاقوبات جێگری سەرۆکی حکوومەت و ئەو وەزیرانەی کە لە وەفدەکە بەشداریان کردو و هەروە لە سەرۆکایەتی پەرلەمان لیژنەی دارایی لیژنەی وزا و هەروە سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەکە بەشداری کرا چەندین ڕوونکردنەوەی ورد پێشکەش کرا لەسەر چۆنێتی ڕێکەوتنەکە و هەروەها لەسەر ناردنی پرۆژەی بودجێ هەرێمی کوردستان و ئەو هەنگاوانەی کە بۆ داهاتوش گرنگن حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەند بیگرێتە بەر کە ڕاستە ڕێکەوتنەکە بووە بەڵام ئەمانە هەموو پێویستیان بە دەرکردنی ڕێنمایی و تعلیمات هەیە لە وەزارەتی دارایی عێراق و هەروەها هەمانجی دروستکردن لە نێوان وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و بەغا لەسەر چۆنێتی سەرفکردنی بارەکە و بۆ بەرچاوڕوونی کە چۆن بارەکە سەرفەکرێ لە کۆی کۆبوونەوەکە دەرکەوت کە پێویستیان بە کاتە بۆی لەگەڵ ناوان دوای ڕێنمایی و تعلیماتەکان بزانن چۆن ئەگەنە ڕێکەوتن و بۆی بەچاوڕوونی تەواویان هەبێ ئەوەی کە گرنگ بوو بەلامانەوە پێداگری بکەین کە لەسەرەوەی کە پرۆژەی بودجە کە هێنێرنە پەرلەمانی کوردستان هەرێمی کوردستان بۆی بێتە خاوەنی قانونی بودجە لە بوونی قانونی بودجە شەفافیت لە سەرچاوەکانی داهات و لە خەرجەکانی هەرێمی کوردستان دروست دەبێ بۆیە بەلامانەوە گرنگ بوو کە ئیتر شەفاف بێ ڕوون بێ کە داهاتەکانی هەرێمی کوردستان چەنن و خەرجەکانی چەنن ئەمە بۆ پەرلەمان و بۆ ڕای گشتی لێ ئاگادار بکرێتەوە ڕوون بێ لای خەڵکی کوردستان کە لە فرۆشتنی نەوت و سەرچاوەکانی تری داهات چۆنە و چەنە بێەوە خەرجەکانی چۆنەوەی لەگەڵەوەشە دادپەروەری لە خزمەتگوزاری لە نێوان ناوچەکان و سێکتەرە جیاوازەکانی هەرێمی کوردستان کە ئەمانە خاڵی ئەساسی و گرنگ بوون هەتا ئاگاتە مەسەلەی موچە و بەردەوامبوونی موچە لە کاتی خۆی و بەبێ لێبڕین دیارە ئەوە بەردەوامە بێ وەکوتم ئەمڕۆ لە وەزارەتی دارایی نووسراو کراوە بۆ وەزارەتی دارایی بەغا ئەوە کۆی بێمان ڕاگەن لە چەند لە کاتیشی نزیکە جارێککە وەفدەکە سەردانی بەغا کاتەوە بەردەوام ئەبێ لیژنەیەک لە وەزارەتی مالیەی عێراق دروستەکرێ کە نوێنەرایەتی هەرێمی کوردستانیشی تیا بێ بۆ ناردنی پارەکە و بەرچاوڕوونی ئەو عێلاقە و پەیوەندیە چۆن ڕێگەخرێتەوە بە پێی ئەو ڕێنمایی تعلیماتانەی کە دەرەکرێت لە پێویستە کات لەو ڕێنمایی تعلیماتانەی کە لە وەزارەتی دارایی عێراق دەرەچێ هەرێمی کوردستان لە حزوری هەبێت بۆی ئاگادار بێت چۆن ئەو ڕێنمایی تعلیماتانە دەرەچێت و زۆر سوپاس